بسم الله الرحمن الرحيم اتبعوا من لا يسألكم أجرا وهم مهتدون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم ئێمە لە ناوەندی دەوروبەری هەولێر لە خێرای قوتابیانی کوردستان هەڵستاین بە شەوچەرەکی کە بە بۆنەی ئەوەی کە دەبینین ئەمڕۆ لە ئاهەنگی سەری ساڵ چی دەکرێت ئەمەش بە پێچاوانەی وانەوە هەستاین بە ئەوەی کە کۆمەڵە گەنج و لاو ئەوانە کۆ بکەینەوە یادی خوای گەورە تێدا بکەین لە باتی ئەو گەنجانەمان بەلاڕێدا بدرێ بە یادی خوای گەورە زکری خوای گەورە بکەنەوە پێچەوانەی ئەو خراپەکاری و ئەو فەسادەی بۆستینەوە. ئەو شەوانە زۆر گرینگە کە لە ساڵێ ئەگەرچی لە ساڵی جارێکیشە بەڵام زۆر گرینگە یعنی جێ پەنجەی خۆی دیارە شانازیە لە بۆمە کە ئەو گەنجانەمانێرە خڕکردیتەوە و ناچنە دەرەوە ناچنە بازاڕەکان ناچن بەشداری ئاهەنگەکان بکەن وەکو دێنێ ئێرکوانە گوێر لە قورئان ڕادەگرن گوێر لەو زیکرانە ڕادەگرن گوێر لە ئەوتارەکان ڕادەگرن ئەوە هەم سوودە لە بۆ خۆیان هەم لە بۆ دنیا هەم لە بۆ قیامەتیان و تەمەنەکەشیان لە شتێکی بە سوود و بە ئیسفادە سەرف دەکەن. نه تلفن هم اتصال بدرو کن نه اینترنت هم نیش با کسی بلند اول جی پی اس کجا میکن بی بطاله و ضررمندی خواهی جور زور بخیره نه رب العالمین ستصل به خواهی جور نبی نه یا ربی خواهی کار من نبودو بنیا عندك شيء دورة يوشتي دورة ده بدك لو أنا هالبوج نسمع في شوي دورة أبي وعملا متقبلا عمر بن الخطاب رضي الله عنه رضي الله عنه إمام عثمان وإمام علي إمام علي فنجار زان الناس إمام عثمان قلت برو قلت مش في الله بس باشا قلت أنت سنة وأبو خليفة مسلمان الشهيد كان يعني خطاب يذكر زوف دائما مشهور بدل كده نورا أو كابري كمكلجي إمام عمر ئاراستەکردنی گەنجان بۆ ڕێڕەوێکی ڕاست و دروست کە ڕێی خودا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕێی ئەنبیا و سوڵەحا و پیا و چاکەکانی سەر ئەو زەویەیە واجبێکی دینی ئیسلامە لەسەر عولەمایان لەسەر مامۆستایان لەسەر بانخوازان لەسەر خەمخۆرانی ئەو دینە چونکە ئەگەر ئێمە ڕاستەڕێیان نەکەین بە ئیذنی خوا نەسیحەت و ئامۆژگاریان نەکەین بە ڕێڕەوێکی خوار و هەڵەدا تێبپەڕن مجتەمەع و کۆمەڵگا هەمووی وێرانە بێ چکە ئەمانە تااقەتی ئەو میلەتەن چکە ئەوانە ئینەهم فتیة ئامەنوا بربهم وزدناهم هدى خوای گەورە لەبارەی ئەصحاب الکەهف فەرمیێوانە چەند گەنجێک بوون ئیمانیان بە خوای گەورە هینا بوو ڕۆژ بە ڕۆژ ئیمان و باوەڕیان زیاد دەبوو بۆ زیادبوونی باوەڕ و بیر و باوەڕ و هیدایەتیان دەبێت بەردەوام بە بیریان بێننەوە و نەسیحەت بکرێن و پشتگوێ نەخرێن بەنسبەت پرسیاری دووەم بەڵێ دەبێت هەموو ئەو ئارەزوانەی هەیەە بە ڕێگایەکی شەرعی پڕ بکرێتەوە ئەگەر نا بەدیلەکەی بە ڕێگایەکی حرام بە دوای حرامدا ئەگەڕێن چکە گەنج تااقەتی زۆرە ئەو تااقەتە دەبێت گیان کەبت بکرێ یان دەبی تێر بکرێت تێرکردنەکەشی لە ئیسلام هیچ شتێک نییە کە بەڕێ حرام هەبی ڕێ حەلالش بەدیلەکەی نەبی بەدیلەکە حازرە لە ئیسلام هەموو ئەو ئارەزوانەی کە مرۆڤ هەیەی خوای رب العالمین ئەفەرمێ قل من حرم زینة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق چێ ئەو شتە خۆشانەی حرام کردیە کەس حرامی نەکردێ و هەروها شتە پاکەکان حەلال و خاوێنەکان حەلالن. خالد الوليدي هنا بخاري قاعد لك يا لي زي أبو عبيدة كوي أو زباوشان معانقان باوشان لكنا دستيان بقليان كل إمام عمر فرمي أبو عبيدة استشتك ما فيداه بيبسينه بيش خواي جور كتوي تصدقي ضل خواي تسكر لبوتو اشتكل أبي بس كاس نزاني زور مهمة أول زيادة لك جنزات دوشتوها أمن كبير بون في النكرة لقادر بيوصل كوم حسابي أو إذا كنتم دزنيش بشوا لا إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى أو أصحاب الكهف كذا أما سورة الكهف نخوينون الرجل سمعة سورة الكهف